پیاوێک لە مەنتیقەی خۆراسانەوە چوو بۆ شاری بەغا، لەیەوە چووە خزمەتی ئیمامی ئەحمەد، فەرمووی ئەی ئیمام، من لە خۆراسانەوە هاتوومە بۆ لای تۆ تەنها بۆ یەک پرسیارێک. متى يجد العبد طعم الراحة؟ تخوا ئێمە کەی ئیسراحەتەکەین؟ متى نستريح؟ کەی لای شەی ماندوومان، کەی دڵی غەمبارمان ئیسراحەتەکات؟ ئەبی ئەم پیاوە دنیا چەند ئازاری دابێت، دنیا چەند ناڕەحەتی کردبێت، ئەم مەسافە دوورە ئەبڕێت تەنها بۆ وەڵامی یەک پرسیار. ئیمام فەرمووی عند أول قدم يضعها في الجنة، کاتێک یەکەم هەنگاوت نایە بەهەشت، ئەو کاتە تۆ ئیسراحەتەکەیت، ئەو کاتە لاشەی ماندووت، دڵی غەمبارت بە تەواوەتی ئیسراحەتەکات. ئەمە مەسجە بۆ من و تۆ عەزیزەکەم. لە دنیادا لا ڕاحەتە فی الدنیا، ئەم دنیا جێگەی ئیسراحەت نییە، ئەم دنیا لادانێکی کاتیە. مەتاع قەلیل، بەخوا تاموچێژەکانیشی کە من کام خواردن خۆشە، هەر کەر لە قوڕگت چۆ مەعیدەتەوەی تر تاموچێژەکەی نابینیتەوە. کام سەیارە بەلای تۆ جوانە، کام ڤێلە، کام وڵات، کام ژمارە، بڕۆ چەند ڕۆژێ لە پەنای ئەو ژمارانەیە بۆستە، بۆ دەرەکەوێت ئەم ژمارەیەش سفرە، چونکە دنیاکە بۆ خۆی سفرە، بەخوا هیچ نییە. تخوا دنیاە بەجێی بێڵیت، ئەو هەموو سەرۆت و سامانە کۆکەیتەوە، ئەو هەموو ژیانە، ئەو هەموو خان و ماڵ و مناڵە لە پڕێکا خۆ هەمووی بەجێ هێڵیت، جلوبەرگەکەش لەبەردا داکەنن. کەما بەدەئەکم تەعودون، چۆن هاتینە دنیاوە هیچمان لەبەر نەبوو، ئەوهاش کە ئەگەڕێینەوە هیچمان لەبەر نییە. سوبحان الله، هیچ نابێ لەگەڵ خۆتە. چەند ساڵ ڕائەکەیت، ئەوەندە ڕائەکەی، ئەوەندە ماندووە بیت پارە کۆکەیتەوە، دەفتەر لەسەر دەفتەر، قاسە پڕ ئەەکەی، سیارە ئەکڕیت، کاکە لە بانقەکانە پارە ئەخەوێنیت، لە پڕ ئەوە نەئەزانیتی تر ئەتکەنە قەبرەوە. ئەوەی کە تۆ پەیاد کردووە، ئەوەی تۆ عارەقەت بۆ ڕشتووە، ئەوەی تۆ ماندوو بوونت بینیوە پێوەی هیچێکی تر دەست بەسەری ئاگرێت. ژنەکەت ئەبێ بە خاوەنی، کوڕەکەت ئەگەر کەس نەبێت براکانت، ئەگە برا نەبێ کە سوکارە نزیکەکانی ترت، تخوا ئەو دنیا هی ئەوەی ئینسان بیکا بە هەدەف و ئامانجی. تخوا ئەو دنیا هی ئەوەیە ببی بە عەبدی، ببی بە کۆیلەی. واللهی کەسی عاقڵ کاتێک بۆی دەرئەکەوێ ئەو دنیا ئاوا هیچە، قەت نابێ بە عەبدی دنیا، قەت قیامەتی خۆی بۆم دنیا هیچە نافرۆشێت. بەڕاستی هیچە. تعیس عەبد الدیرهم، تعیس عەبد الخەمیسە، تعیس عەبد الدینار. والله ئەگەر کەسێک هەموو ژیانی ببێتە کۆکردنەوەی پارە و سەروەت و سامان، هەموو هەدەفەکەی تەنها دنیا بێ، بەڕاستی کەسێکی بێعەقڵە، چونکە دنیا هیچ نییە. عەزیزانی خۆم، داوا بکەن خوای گەورە عاقیبەت خێرتان کات. واللهی دنیا ڕۆژێ بە خۆشیە، ڕۆژێ بە ناخۆشی. ئەها ڕۆژێ لەش ساغە، ڕۆژێ نەخۆشی، ڕۆژێ زەردەخەنە ئەەکەی بۆ دنیا، ڕۆژێ هەر ئەو دنیایە ئەتگرێنێت، فرمێس کرد لە چاوت دەهێنێت. داوا بکە خوای گەورە عاقیبەت خێرت کە. منیش داوا ئەکەم اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها وأجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة.